بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێگەن چەپکێک گوڵی بەهاری پێشکەش بەیەوە بێ و گەرمترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای گەورە جارێکی تر توانیمان لە بەرنامەیەکی بەفەڕ بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد ببینەوە. درود و ڕەحمەتی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە دڵ و دەروونێکی ئارام، ئەخلاقێکی جوان و کۆمەڵگەیەکی پڕ لە تەبایی و پڕ لە خۆشەویستی بۆ بنیادنین. هەروەها داوای فەڕ و بەرەکەت و خۆشەویستی و ئاسوودەی و ئارامی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەخوازم لە هەر کوێیەگەن و هەڵگری هەر جۆرە زمان و کەلتور و ناوچەیەکن. لە بەرنامەی بەفەڕی ئەمڕۆماندا باز لە مافی نەتەوایەتیەکەین، ئیسلام و مافی نەتەوایەتیەکەین کە بێگومان خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ومن ئایاته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم. یا لە شوێنێکی تردا و لە سوورەتی حجراتدا دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. کەواتە لە ڕوانگەی ئەم دوو ئایەتە پیرۆزەوە دەگەینەوەی کە هەموو مرۆڤێک خوای گەورە وەکو چۆن لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئەگەر خوای گەورە مەیلی لەسەر بووایە ویستی لەسەر بووایە ئەوە هەموو نەتەوەکانی یا هەموو خەڵکانی بە نەتەوەیەک، بە زمانێک، بە ئاینێک، بە قەبیلەیەک دروست دەکرد. بەڵام جیاوازی ئەمانە بۆ یەکتر ناسین و تەعارف و خۆشەویستی و پێکەوەنانی کۆمەڵگەیەکی پڕ لە داد و پڕ لە خۆشەویستیە. کەواتەمە یەکێکە لە مافەکان کەوا ئیسلامی پیرۆزیش دانی پیاناوە و ئیسلامی پیرۆز هەمیشە بە چاوی ڕێزەوە سەیری جیاوازی ڕنگ و زمان و نەتەوەگەرێتی کردووە بەمەرجێ ئەم نەتەوانە نەبنە سنوور بەزێنی هەم خوا و هەم مرۆڤەکانی دیکە. بۆی ئێمە لەم بەرنامەیەدا باز لەو مافە نەتەوەییانە دەکەین کەوا ئیسلامی پیرۆز بە نەتەوەکانی داوە و چۆن ئیسلامی پیرۆز ڕوبەڕووی ئەو نەتەوە و گەلانە دەبێتەوە کە دەست درێژی و سنوور بەزێنی یەکەنە سەر نەتەوەکانی دیکە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ عەلادین سەنگاوی زانای ئاینیم کردو پێکەوە باس لەم پرسە دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. مامۆستا ئیسلام چۆن دەڕوانێتە مافی نەتەوایەتی یا چۆن سەیری نەتەوەیەکە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم اللقاء. داواکارین خوای گەورە و میهرەبان فەڕ و بەرەکەتی خۆیمان بەسەرا بڕشێنێ، وڵاتمان ئاوادان کاتەوە لە شەڕ و فیتنە و ئاشوبەممان پارێزێ، دەرەجە و ڕوتبەی ئەو شەهیدانە بەز کاتەوە کە لە ناو مزگەوتەکانیانە بە ناحەق شەهید دەکرێن و ئەنێرنێن بۆ قیامەت. خوای گەورە لە شەڕ و فیتنەی زاڵمان و ستەمکارانمان پارێزێ ئینشاءڵڵا. ئێمە خوای پەروەردگار ئەم دینەی بۆیە ناردووە بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی لە زوڵم و ستەم و چەوساندنەوەی زاڵمان و ستەمکاران. هەر لە سەرەتای چەند ئایەتێکەوە خوای گەورە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين. مادام پێغەمبەر ڕەحمەت بێ بۆ عالەم بۆ بەشەریەت، ئەم ڕەحمەتە ئەبێ کون و قوشبنی هەموو ژیانی مرۆڤەکان بگرێتەوە، ئەبێ هەموو زبان و هەموو چین و توێژێک بگرێتەوە. ناکرێ ڕەحمەت بێ بۆ بەشێک و زەحمەت بێ بۆ بەشێک. ئەم میلەتانە ئەم نەتەوانەکەوە لەسەر زەویدان بەشێکن لە ئایەت و موعجزەکانی خوای گەورە، دەسەڵاتەکانی خوای گەورە. چۆن ئەرز و ئاسمان نیشانە و دەڵالەتە لەسەر گەورەی و دەسەڵاتی خوا، چۆن مانگ و خۆر نیشانن لەسەر گەورەی و دەسەڵاتی خوا، چۆن نێرومێ نیشانن لەسەر دەسەڵات و گەورەی خوا، ئاوایش جیاوازی مرۆڤەکان، جیاوازی زبانی مرۆڤەکانیش نیشانەیە لەسەر دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگار. خوایە کە خۆی مرۆڤەکانی دروست کردبێەوە بە جیاوازی ڕنگ و زبان و شکل و شێوە. کاکە ڕێز ئێمە لە کۆمەڵێشتا مسەیەرین، لە کۆمەڵێشتا مخەیەرین. لەو شتانەی کە مسەیەرین کە دەسەڵاتی ئێمەیتیانە تۆ کە کوردی و ئەو کە عەرەبە و ئەو کە فارسە و ئەو کە ڕۆمە و ئەو کە عەجەمە و ئەو کە فڵانە، ئەمە خوا ئەم تەوزیعی کردووە. كان الناس أمة واحدة فبعث الله نبينا مبشرين ومنذرين وأنزل إليهم الكتاب بالحق
خوای گەورە لە پێشها لە هەموو بەشم مرۆڤەکانی لە دایک و باوکی دروست کردووە کە ئادەم و حەوایە کە مادام ئینسان برا بوو یان برا و خوشک بوو ئایا معقولە عەقڵی سەلیم ئەیسەلمێنێ کە برا و خوشک زوڵم لە برا و خوشکەکەی خۆی بکە ناکرێ نابێت کەوا بوو لە لای ئێمەی موسڵمان لە ڕووی ماف و حەقەوە هیچ کەسێ چەوساوە و بێبەش و بێحەق نییە بێماف نییە لەبەرەوە خوای گەورە بە نەسی قورئان پێمانە فەرمێ هەتا ڕۆکاتە ئێمەی موسڵمان ڕۆکاتە دەسڵاتدارەکانی موسڵمانانە فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خوا ڕێگەتان لێ ناکرێەوە چاکە لەگەڵ غەیرە موسڵمانە بکەن بە دەسڵاتدارە لە ئێمەی بێدەسڵات هەر ئەومان لەگەڵا یعنی هاوسێ باش بین لەگەڵانە بەڵام دەسڵاتدار نابێ خەڵک بکوژێ نابێ زوڵمی لێ بکە نابێ لە وڵاتی خۆی دەریکە نابێ بیچەوسێنێتەوە نابێ حەق و مافی پێشێل بکە بەڵێ زۆر باشە کاتە مامۆستا جیاوازی نەتەوەکان بوونی نەتەوەی جیاواز بوونی زمان و ڕەنگی جیاواز مای نەنگی نییە بۆ کۆمەڵێک و مای سەربەرزیش نییە بۆ کۆمەڵێکی تر لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئێمە خوای گەورە خۆیە فەرمیێ وەکو ئاەتەکە جەنابەت فێ خوێنتەوە فەرمی یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل هەریان لە شوێنی کا فەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء لم دوانە هەچی بەشەریەتی سەرزەوی هەیە لەم دوانە دروست بووە کە مادام لەم دوانە بێ معقول نییە دوو برا یان چوار برا بەیەکەوە بن کوڕی دایک و باوکێک بن یەکیان خۆی فەرزکا بەسەر ئەوەکانی کا بڵێ من ڕەگ و ڕیشەڵاکم لە ئێوە پیرۆستر و مبارەکتر و چاکترە و یان لە ماڵی باوکما تەنها من میراتە بەم ئێوە میرات نابن ئەمە معقولە قەت ئەشتیوان نییە لە ئیسلامە مادامە خوای گەورە ئاماژە بۆ ئەکا فەرمێ ئێمە ئێوەمان لە دایک و باوکێ دروست کردووە و لەو دایک و باوکە بڵاومان پێکردن ئەهم کە ئافرەت و ژن و پیاوەمان دروست کردووە بۆ ئەوە بێکەوە ئەوانەی کە دەسڵاتدارن بە خۆیانە بچنەوە زوڵم لەوانە نەکەن کە لە ژێردەستیانە چرکم ئەوانەیشیان برایانە یان ئامۆزایانە یان قەومیانە یان عەشیرەتیانە یان بنەماڵیانە یان نەتەوەیەکە لە وڵاتەکەیاناشی زۆر باش ماس ئاین و دەقە پیرۆزەکان خستنیان بۆ وەکۆڵێ بەکارهێنانیان لە بەرژەوەندی دەسەڵاتداران بۆ سەرکوتکردنی میلەتی و نەتەوەیەکی تر بۆ نمونە ڕژێمی بەعز ڕژێمێکی عەرەبی بوو ڕژێمێکی بۆ منە عروبەیی بوو بەڵام لە پێناو سەپاندنی عەرەبان لە پێناو ئەوەی کەوە عەرەب زاڵکا بەسەر نەتەوەکانی تردا زۆر جار ئاینیە کردە بیان و ئیسلامی پیرۆز چۆن دژی ئەمە وەستێتەوە بەتایبەت چۆن وەکوڵێ لە ئەنفال و نازام قادسیە و خالیدی و ئەم ناوانەی بڕی بوو بەسەر هێرش و فەرماندە عەسکەریەکانیدا فرمودێک هەیە کە مەرفوعە یا مەوقوفە یان تا حدێک قسە لە ڕوایەتەکەی هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی سوراقەی کوڕی مالیک ئەگەڕێتەوەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژی وتارێکی بۆمان خوێندەوە لە ناو تارەکە فەرمووی خەیرکم المدافع عن عشیرەتی ما لم یأثم باشترین کەسێکتان ئێوە ئەوانەتانە کە دیفاع لە خێزان و عایلە و بنەماڵە و عەشیرەت و تائیفەی خۆتان بکەن بە مەرجێکەوە نەچێتە ڕووی تاوانە یعنی ئەم دیفاع نەبێتە هۆی زوڵمکردنی لە کۆمەڵێکی کە نەبێتە هۆی چەوساندنەوەی کۆمەڵێکی کە نەبێتە هۆی دەرکردنی کۆمەڵێکی کە لە خاک و ئەرز و ئای خۆیە کاکە ڕاز ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زانایان بۆمانیان ڕوون کردوێتەوە کەوا نوێشکردن لە ئەرزی مەغسوبە جایز نییە باشە ئەرزێک کە کابرا بچێت ئەرزی 50 ساڵە 100 ساڵە تۆ لەو ئەرزا و لەو خاکە باو با پێرتیتایە ئیسە بچن بە زۆر دەرەکەن کەسێکی کە بێتە ئەو شوێنە ئەمە لای ئێمەی مسلمان ئەمە مەرفوزە قەت ئەمە حتا ئەو کەسانە گەر مسلمانیش بنوێژەکەیان دروست نیە نەگنا مسلمان لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام قەت لەگەڵ ئەوە نەبووەکەوە خەڵک بچەوسێنێتەوە بە ناوی عەشیرەتگەریوە یان تائیفەگەریوە یان بنەماڵەگەریوە یان فڵان شیەوە لەبەرەوەی ئێمە یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکر وجعلناکم شعوبا وقبائل ئەبێ ئێمە بەڵگەمان لەسەر دەسڵات و گەورەی خوا ئەوە بێکەوە ئیسا ئەم وڵاتەی ئێمە کوردی تایە
عەرەبی تایە تورکمانی تایە خۆ هەموویشی هەر ئینسانە و بەشەرە و هەر لەم ئینسان و بەشەرانە پیاوی باشی تایە پیاوی زاڵمی تایە پیاوی خواناسی تایە پیاوی خوانەناسی تایە لەبەرەوە ئەمە دلیلە لەسەر دەسڵات و عەزەمەتی خوا ئەبێ ئێمە لە ڕوانگەی ئەمەوە ئەو کەسانی کە دەسڵاتدارن بە خۆیانە بچنەوە بڵێن خوایە کە توانیوێتی کەسێک دروست کە زبانەکەی من نەبێ کەسێک دروست کاکەوا لە بە عینی شەوە شکلی منە عینی ئەو پارچە گۆشتەیە کە من قسەی پێەکەم ئەوش هەر ئەوەیە من بۆ ئەبێ بیشەوسێنمەوە کەوا بوو بۆ ئەوە دخوا دروستی نەکردو من بیشەوسێنمەوە بۆ ئەوە دروستی کردووە کە من ڕێزی لێ بگرم حورمەتی لێ بگرم زۆر باشە مامۆستا ئیسلامی پیرۆز تا چەند دەمارگیری ژێرپێ دەخات لە پێناو نەچەوساندنەوەی ئەوانی دیکەدا بۆ منە زۆر جا دەمارگیری و تەعەسسوب بۆ گەلێک بۆ مەزهەبێک بۆ زمانێک بۆ قەبیلەیەک دەبێت هۆی ستەم و دیکتاتۆریە دروست بوون زۆر جار ئەم دەمارگیریەوە دەکاتکەوە ئەم مرۆڤە پەنا بۆ دیکتاتۆریەت و پەنا بۆ ستەمکردن بەرای ئیسلامی پیرۆز چۆن دژی ئەمە وەستێتەوە ئێمە گەورەترین کار کە ئیسلام پێ هاتووە قورئان پێ هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێ هاتووە بۆ چەسپاندنی دین نەهاتووە گەورەترین بەرنامەی کە پێغەمبەر خوا ناردوێتی بۆ ئەوە ناردوێتی کەوا دین بچەسبێنێ یعنی دین بداتە گوێی خەڵکە دەی کە دین کە گەورەترین قەواعیدی ئاینی پیرۆزی ئیسلامە لە ئیسلامە ڕێگەی لێگیراوە کە خەڵک بە زۆر خەڵک دیندارکە بە زۆر ئەم دینە بخاتە مێشکی خەڵکەوە ئەگەر بە زۆر دینداری حرام بێ و گوناه بێ ئەبێت تەعەسسوبگەری یان چەوساندنەوەی میلەتێک یان چەوساندنەوەی قەومێک یان چەوساندنەوەی عەشرەت و بنەماڵەیە ئەبێت چەندێ تاوان و زوڵم و ستەم بێت یعنی بۆ دینەکە کە خوا پێغەمبەرەکەی بۆ ئەو دینە هاتووە هەدەفی یەکەم کە پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم بۆ ئەو هاتووە کە دین بداتە گوێی خەڵکە دین بە خەڵک ڕابگەێنێ کە مادام دین زۆری تیانە بێ ئایا معقولە لە ئیسلامە بڵێ بە دینەکە کە سەرچاوەی هاتنی ئیسلامەکەیە زۆری تیانە بێ بەڵام تایفەگەری و عەشرەتگەری و نەتەوەگەری و عەسەبەگەری ئەمە ئەبێ لە ئیسلامە پەرە بسێنێ و موسڵمانان بێن ئەوە ئەنجام بدەن نا ئەمە شتێکە هاتووەتە ناو ئیسلامەوە هاتووەتە ناو دینی خواوە و هاتووتە خەڵکانێک دروست کراون بە ناوی دینەوە بە ناوی ئیسلام بۆ ئەوەی کەەوە ئەو دینەی پێ بچەوسێتەوە خەڵک لە بەرچا دین لە بەرچاو خەڵک ناشرین ببێ هەتا خەڵکیۆن ئەو دینە نەکەوێ خەڵکانێک هەیە ئەچێ خراپاکە بۆ نمونە احترامن بۆ ئەم جێگە و شوێنە پیرۆزە بە ناوی حاجیەوە حاجی نییە بەڵام کەشیەکە بەسێتە پشتی لەبەرە ئەوە نەڕقێتی لە حاجی ئەچێتە جێگایەکەوە نەشیاو بۆ حاجی بۆی کەوا خەڵک لێوە تەمەشای حاجی ها بڵێ مام حاجی بە کەشیە کۆچۆتە فلان جێگا تۆ تەمەشاکە ئەگەر ئەمە حاجی بێ بۆی یان بەناوی مامۆساوە مێزەرێکە بەسێتە سەریەوە جبەیەک کاتە بەری قسەی واکە مامۆسا هەر نایکە لە ئیسلامە هەر نییە بۆ ئەوەی کەوا مامۆسای پێناشینن ببێ بۆی کەوا معلم مەسەلا ئەمە توجار بازرگان یعنی خەڵکانێک هەن بۆ ناشرینکردنی ئەو کەسانە ئەو کاراناکەن ئەو کەسانێکەوە بە ناوی دینەوە بە ناوی ئیسلامەوە خەڵکە چەوسێنەوە زوڵم لە میلەتانەکەن و حتا لە غەیرە دینەکەن ئەوە دروستکراوی دەستی خەڵکێکی کە غەیری دینی ئیسلام لەبەرەوەی لە ئیسلامە ئێمە خەڵکانێکمان ئیسلام خەڵکانێکی دروست کردووە کە لە ئەو پەڕی دادپەری و عەدالەتا بووە کە عومەری کوڕی خەتاب بووە کە عومەری کوڕی عەبدولعەزیز بووە کە بەدەیان خەلیفە و دەسەڵاتدار هاتووە کە میلەتانیش لەژێر دەستیان ناچەوە بووە و نەیشان چەوسانەوە زوڵمیشان لێ نەکردن و حەق و مافی خۆشیان نەداوە پێیان زۆر باشە مامۆستا ئەو مافانە کامانن کە ئیسلامی پیرۆز بە ڕەوای ئەبینێ بۆ هەر میلەت و نەتەوەیەک ئایا بۆ منە لە ناو دەوڵەتی ئیسلامیدا کاتێکەوە دەوڵەتی ئیسلامی لە 1924 ئەڕوخێنرێ لە تورکیا 76 دەوڵەت و 50 ئەقەلیەتی لێ ئەبێتەوە کامانە بوون ئەو مافانەی کە ئەم وڵاتانە کە پێگەێنەری دەوڵەتی ئیسلامی بوون هەمویان یەک سنوور و یەک خاکیانە بووە ئەو مافانە چین کە کوردێک هەیەی لە نێو دەوڵەتی ئیسلامیدا ئەم ئیسلام بۆ منە بە ڕەوای ئەبینێ کورد و عەرەب و فارس و تورک ئەم مافانەیان هەبێ ئێمە وەکو وتم کاکە ڕاز هەتا ئیسلام حاکم بووە جیاوازی لەم بەینی تورک و عەرەب و فارس و عەجەم و ڕۆما نەبووە ئەوەتانە ئێمە لە مێژوایی خوێننەوە کە مستەشارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم
یەکیان ڕۆم بووە، یەکیان فارس بووە، یەکیان حەبەشی بووە. حەبەشی بووە. لەبەرەوە جیاوازی لە نیوان مستەشارەکانی پێغەمبەران نەبووە صلی الله علیه وسلم، لە نیوان قەومەکانە، لە نیوان بنەماڵ و عەشیرەتەکانە کەوا بوو لە کاتێکا کەوا ئیسلام ئەڕۆخێ کێیەتە سەر حکم؟ ئایا مسلمان دێتە سەر حکم؟ حاکمێکی عادل و دادپەروەری مسلمان دێتە سەر حکم یان خەڵکێ دێتە سەر حکمکەوە ئیسلامی لە بەرچاو ناشرین و قێزەونە؟ ئەینا ئەگەر ئێمە باسی حەق و مافی غەیرە مسلمان کەین لە کابا ئەو وڵاتە ئیسلام بێ، دەوڵەتەکە دەوڵەتێکی ئیسلامی بێ، یان ئەو خەڵکانە لە ژێر سایە و عەلەمی دەوڵەتی ئیسلامیا بن، یان لە ژێر سایە و دەوڵەتی عەلەمی ئیسلامیا نەبن، دروست نییە شەڕیان لەگەڵا بکرێ. نابێ ئەعلانی حربیان لەگەڵا بکرێ و نابێ ئەبێ هەموو حەقێکیان پارێزرا بێ وەکو چۆن حەقی مسلمان پارێزراوە، بەم مەعنا ڕۆحیان پارێزراو بێ، ماڵیان پارێزراو بێ، ئافرەتیان پارێزراو بێ، ئەولادیان پارێزراو بێ، ئەرز و خاکیان پارێزراو بێ. لا يجوز لمسلم أن يعتدي عليهم في شيء من ذلك. يعني نابێ مسلمان بە هیچ شێوەیەک یەکێ لەم مافانە سنوور بشکێنێ بەرامبەر بە یەکێ لەوان. حتا کاکە ئێمە ئێستا ئەم موازعە سەری هەڵداوە بۆ ئەوەی کەوا میلەتی کورد، هەتا میلەتی کوردی ئێمە کە ئەوەتەی کە ئیسلام هاتووە ناو وڵاتی مسلمانانەوە تا ئیسا لە تاریخ و مێژووە نەبیستراوە کەوا کەنیسەیە ڕوخێنرابێ، معبەدێکی جوولەکە ڕوخێنرابێ. بۆ ئیستا ئەیانەوێ ئەم شتە باشە لە وڵاتی ئێمەدا ئەو هەمکە یەزیدی هەیە، گاور هەیە، جوولەکە هەبووە. هەتا لە ناو شاری مسلمانەیە گەڕێکێکمان هەیە ناوی گەڕێکی جوولەکەکانە، گەڕێکێکمان هەیە ناوی گەڕێکی گاورەکانە. خۆی ئیسلام حاکمیش بۆ لەم شارا و جوولەکەیش بە ئارەزوی خۆی هاتووە چۆ و گاوریش بەخۆ بە ئارەزوی خۆی هاتووە چۆ، هیچ فەرقێک و جیاوازیەکیش لە نیوان مسلمانان و ئەوانە نەبوو. لە کۆمەڵێ ئاداب و نەرێتە. بەڵام ئێمە شتێکەوە سنوورێکی تایبەت کە خوای گەورە دایناوە کە عیبارەتە لە سنووری دین، نەترازاندنی ئەو سنوورە، یعنی کەسێک نەچێتە دەرەوەی ئەو سنوورە، لە ناوەی ئەو سنوورە خۆی ئازادە چێکا چی ناکە، چۆن هەڵەسێ چۆندان هەموو ماف و حەقێکی لە ئیسلامە پارێزراوە بە مەرجێ سنوورەکانی خوا نەشکێنێ. ئەگەر مسلمانیش سنووری خوا بشکێنێ هەر ئەبێ تۆڵی لێ بسێنرێتەوە، نەگنا مسلمان. ئەخوا ئەو کەسێکەوە دزیەکە مسلمان بێ و غەیرە مسلمانە بێ، یا ئیسلام سنووری بۆ داناوە. ئەو کەسێک کە زیناکە مسلمان بێ و نامسلمان بێ، شریعەتی خوا حەدی بەداناوە. لەبەر ئەوە جیاوازی لە نیوان مسلمان و غەیرە مسلمانە لە ژیانە نییە. یعنی بە شێوەی ژیان و هەڵس و کەوت و دانیشتنە هیچ جیاوازیەک و فەرقێک نییە لە مابەینی مسلمانان و غەیرە مسلمانان. ئاەتەکە فەرمێ جیاوازی قەبیلە و نەتەوە و عەشیرەت و زمانی جیاواز و کەلتوری جیاواز بۆ یەکتر ناسین و یەکتر قبولکردن و پێکەوە ژیان و هاوکاریکردنی یەکتریە. بەڵام بۆچی لە ئێستادا هۆکار چیەکە ئەم یەک تەعارف و یەکتر ناسین و پێکەوە ژیان و تەفاهمە گۆڕاوە بۆ یەکتر سڕینەوە، گۆڕاوە بۆ سوکردنی یەکتر، گۆڕاوە بۆ توندوتیژی بەرامبەر یەکتر نوادن و دەماگیری. هۆکار ئێمە بۆ چیە گەڕێتەوە؟ والله ئەعلەم. من ئەوەی کەوا من خۆم وەکو شەخسی خۆم لێ حاڵی بووم بۆ تێگەیشتم بۆ سێ خاڵی گەڕمە. یەکەم ئەو کەسانەی کەوا دەسەڵاتدارن زۆر حاقیدن بەرامبەر بە مسلمانان، یعنی شتی پێش ئیستا ئەخوێننەوە، یعنی کاتێکە جەنگێ ڕوویداوە لە نێوان مسلمانان و لە نێوان غەیری مسلمانان، لەو کاتە مسلمانان سەرکەوتوو بوون، ئەم کەسانە بیل لەو کاتە ئەکەنەوە تۆڵەی کۆن ئەسێنن لە مسلمانان، تۆڵەی وەختێک ئەسێننکەوە مسلمانان دەسەڵاتدار بوون، ئەوان بێدەسەڵات بوون، ئیسا ئەو تۆڵەی خۆیانەکەنەوە. خاڵی دووهەم ناحاڵێتیە بەرامبەر بە یەکتر، یعنی بەرامبەر بە مرۆڤەکانی خوا. ئەو کەسانێکەوە زوڵم لە مسلمانانەکەنیان لە غەیرە مسلمانەکەنیان لە وڵاتێکی کاکەن هۆی بغڕایی و یعنی سنوورشکانی خۆیەتی خۆ دەرخستنە بۆ خەڵک، یعنی ئەوێ خۆی دەرخا، خۆی بخاتە ناو نووسینەوەی مێژووەوە، وەیلا یعنی هیچ بەڵگەیەک، هیچ دەلیلێک، هیچ ئاماژەیەک نییە بۆی کەوە مرۆڤەکان بکوژن، یان حەق و مافیان نەدەنێ، یان ناڵیان سەر بڕن، یان باشە کاکە ئێمە ئەم عەسرەی ئێمە ئەوە زووتر خەڵک نەشارەزا بوو، ئاگادار نەبوو، معلوماتی نەبوو، تەکنۆلۆژیا نەبوو. خۆی ئێستا تەکنۆلۆژیا هەموو عالەمی گرتوتەوە، علم و زانست لە ئەوجا، یعنی لە چڵەپۆپایە. بۆچی خەڵکانێک
لە ناو مزگەوتە ئەکوژیرێن بە ناحەق یعنی لە وڵاتێکە کە کابرا زوانی خۆیەتی خەڵکی وڵاتی خۆیەتی لە دەرەوە نەهاتۆ بڵێ ئەمە هاتوو ئەرزەکەم خاکەکەم وڵاتەکەم داگیرەکە ئەمە تەنها ئەو حقدەیە بەرامبەر بە بەو دینی خوا هەیە کۆمەڵە خەڵکانێکن ئەینا ئەوش بە پەنجەی دەست ئەژمێرلێن ئەوی بۆ ئەوە تەنها ناویم چێتە ناوی وەک خۆیانە لە مێژووا بنووسێن ئەناخۆوان باوەڕشیان بە قیامەت نییە بڵێ بۆی کەوا بە قیامەت ئیسفادە بکە. زۆر باش مامۆستا ئیسلام چۆن ئەڕوانێتە ئەو خەبات و شۆڕش و شۆڕشانی کە زۆربەی زۆری کەسایەتیەکانی نێو میلەتەکان لە پێناو ڕزگاری میلەتەکانیانە دوای ڕمانی خلافەتی ئیسلامی لە 1924 نەمانی دەوڵەتی عوسمانی کردویانە بۆ سربەخۆیی میلەتەکان هەر ئێمە خۆمان لە شێخ عوبەیدوڵڵای نەهری بە ڕەحمەت بێ شێخ سەعیدی پیران قازی محەممەد سمکۆی شکاک شێخ محمودی حەفید بە ڕەحمەت بن ئەمانە خەوڵ و خەباتێکیان کردووە لە پێناو ڕزگاری میلەتەکەیاندا با لە ژێر ئاڵای ئیسلامی پیرۆزیشدا نەبێ بۆونە لە وڵاتانی تردا عومەر موختار و عەبدولکەریم خەتابی و شێخ عەبدولقادری جەزایری و کۆمەڵێک کەسی دیکە ئیسلامی پیرۆز چۆن دەڕوانێتە ئەم خەبات و شۆڕشانە. هەر کەسێک هەوڵ بدە بۆ ڕزگارکردنی مرۆڤەکان هەتا بۆ ڕزگارکردنی گیاندارێک خوای گەورە ئەجر و پاداشی بۆ ئەنووسێ بە مەرجێک ئەو کەسە لە سنوور و حدودی خوای پەروەردگار دەرنەچی هەتا هەر کەسێ گیاندارێکی بچەوسێنێتەوە خوا تۆڵێ لێ ئەسێنێ نەک ئینسان و مرۆڤەکان ئەوەتانە لە فەرمودەی سەحیحی پێغەمبەرا واریدە کە ئافرەتێک خوای خاتە جەهەنەمەوە لەبەرەوەی پشیلەیەکی سجن کردو و نانی نەداوە پێی دەتۆ تەشبیه نەبێ لە جێگەی ئەو پشیلە میلەتێک دابنێ میلەتێ دابنێ بخێرە شوێنێکی ئەو کەسە کە بێ میلەتێ بچەوسێنێتەوە یان گەنجێک بچەوسێنێتەوە یان ئافرەتێ بچەوسێنێتەوە ئەبێ خوای گەورە چۆن تۆڵی لێ بسێنێ یان ئەو کەسەی کە دیفاعی لێ بکە ئەبێ چەندێ خوای گەورە ئەجر پاداشی بۆ بنووسێ دیفاعکردن لە هەموو وەکو فەرمودەکە فەرمووی باشترین کەسانێک لە ئێوە کەسانێکن کە دیفاع لە عەشیرەت و بنەماڵە و تایفە و هاونزمانی خۆتانەکەن بە مەرجێک کەوا ئەو دیفاع نەچێتە یعنی تەجاوزی سنووری خوانەکە و نەبێتە هۆی زوڵم و ستەم یعنی ئینسان ئەتوانێ هەموو ئینسانێک ئازادیەکی هەیە هەتا سنووری ئازادی کەسێکی کە نەبەزێنێت کە سنووری ئازادی ئەو بەزان سنوور ئازادەکەی تو بێتە زوڵم لە ئێمە سنوورێکمان هەیە پێوترێ سنووری کوردستان ئەم سنووری کوردستانە دیاری کراوە بە لە مێژووە هاتۆ و خەڵکانێکی تیاژین کەوا موسڵمانن ئەو خەڵکانی کەوا تایە ئەژین موسڵمانن میلەتێکن کە پێیان وترێ میلەتی کورد وغیری میلەتی کوردیشی تایە کە مەسەلا غیرە خەڵکانێکی کەشە ئەم سنوورە بۆ ئێمە پێویستە لەسەرمان کە بیپارێزین و نێڵن خەڵکانی زاڵم و سەمکار سنوورەکە بشکێنن و واجبە دیفاعی بکەن حتاوە پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێ من قتل دون مالی فهو شهید و من زۆر باشە مامۆستایان ناوبڕێک وەرەگرم و پاشتر دێمەوە خزمەتی جەنابەت بینەرانی بەڕێز دەچمە لای ناوبڕێک و پاشتر دێمەوە لاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵ بەڕێز مامۆستا شێخ عەلادین سەنگاوی درێژە بە تەوەری بەرنامەکەم ئیسلام و مافی نەتەوایەتیە دەم مامۆستا باسم لەو کەسایەتیانە کرد کە لە پێناو ڕزگاری میلەتەکەیاندا تێکۆشاون لە کوردیشدا زۆربەی زۆری پێشڕەوانی کورد ئەلحەمدولیلا زانایان و شێخانی تەریقەت بوون هەر لە تەنانەت پێشگری شێخیش بە ناوەکانیانەوە بووە شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ عەبدولقادری شەمزینی و شێخ سەعیدی پیران و شێخ محمودی حەفید و قازی محەممەد و دەیەها کەسی دیکە ئایا ئیسلامی پیرۆز بە چه چاوێکەوە سەیری ئەم خەباتانەکە ئایا خەباتێکی پیرۆز بوون تەنها لە بەرەوەی کە لە پێناو سربەخۆیی و لابردنی ستەمی سەر میلەتەکەیان بووە هەر میلەتێ هەر قەومێ هەر عەشرەتێ هەر ئینسانێ هەر مرۆڤێک
دیفاع لە ئینسانانی مەزڵوم بکە، ئینسانانی چەوساوە بکە، خوای گەورە ئەجر و پاداشیان بۆ ئەنووسێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوتانێ ئاماژەمان بۆ کە ئەگەر کەسێک لەسەر ماڵەکەی پارەیەک پێ لەو ڕێگا جەردەیەک ڕێگەن لێگرێ پێمانە فەرمێ مەیدە جەردەکە بۆ ئەوەیکەوە با بوو کوژە لەبەرەوەی شەهید دەبی. لەبەرەوە ئەگەر ئینسان لەسەر پارەیەک کە لە گیرفانیا بێ خۆی بداتە کوژ شەهید بێ، ئەگەر کەسێک لەسەر ملەتێک لەسەر قەومێک لەسەر عەشیرەتێک لەسەر بنەماڵەیە خۆی بدا، بەڵام بە مەرجێک ئەو دیفاعە نەچێتە بابی زوڵم و ستەم و شکاندنی سنووری خوای پەروەردگارەوە. ئەگەر بۆ ئەوە بێ کە ئەو میلەتە ڕزگارکە لە دەست زوڵم لە دەست چەوساندنەوە، با ئەو کەسە کە زاڵمە مسلمانیش بێ واجبە ئینسان دیفاع لە میلەتەکەی خۆی بکە، ئەو کەسەی کەوا زاڵمە مسلمانیش بێ واجبە ئینسان بیکوژێ بۆ ئەوەی کەوا زوڵمی لێ نەکا و پارەکەی لێ نەسێنێ و تەحەدای ناموسی نەکە. شێخی ئیبن تەیمیە وازانم الله عالەمە فەرمێ خوای گەورە دەوڵەتێک ڕاگیرەکە با زاڵمیش بێ وەلەو مسلمان نەبێ بە شەرتێ دادپەروەر بێت. ملەتێکەوە حاکمەکەی مسلمانیش بێ بە شەرتێ زاڵم بێ خوای گەورە پایەداری ناکە. جا لەبەرەوە ئینسان ئەگەر دادپەروەری لەما لە هەر شوێنێکە ئێمە واجبە لەسەرمان لە خوارەوە تاسەرەوە هەوڵ بدەین بۆ ئەوەی کەوا ئەو دادپەروەریە بگەڕێنینەوە. خوای گەورە فەرمانمان پێیەکە، ئەفەرمێ پێویستە لەسەر ئێوە کە ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن. ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بۆ ئەو شوێنانەیەکەوە دادپەروەریتیان نامێنێ. زوڵم دێتە شوێن دادپەروەری و عەدالەت لە هەر جێگایەکە. هەر پیاوێک بۆ نمونە ئەگەر زوڵم لە خێزانەکەی بکە واجبە دیفاعی لێ بکەی بۆ ئەوەیکەوە ئەو زوڵمەی لەسەر هەڵگرێ. هەر پیاوێک زوڵم لە مناڵەکانی بکە، پیاوێک نەهاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا تۆ شاهید بە من باخێکم هەیە دامەتە کوڕەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی کوڕی ترت هەیە و باخدا بێ پێیان؟ فەرمووی کوڕی ترم هەیە و بەڵام باخم نەداوە پێیان. فەرمووی دەی من شاهدی لەسەر زوڵم نادەم کە مادام کە پیاوێک کوڕەکەی خۆی کە حەق و مافی نەداتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم شایەتی بۆ نەداوە ئامادە نەبێ لە مەجلیسیا بێ، ئەگەر میلەتێ بشەوسێتەوە، ئەگەر خاکی وڵاتێ داگیر بکرێ، ئەگەر قەومێک سەرکوت بکرێ، چۆن واجب نییە کە ئینسانی مسلمان دیفاعی لێ بکە و ئێمەی مسلمان دیفاعی لێ بکەین؟ ئەم شتانە کاکە ڕاز بۆ ئەوە هاتوۆتە ناو بۆیکەوە مسلمانان سەرکوت بکرێ، مسلمانان جێگە و پێگەی خۆیانیان پێ نەدرێ، وا بزاننکەوە ماف لای ئیسلام نییە، لای دین نییە، لای ئەوانە نییە کەوا هەڵگری ئیسلامن، تەنها ماف لای ئەواننکەوە ئیدعای دموکراسی و مافی مرۆڤ و نازانم ئەوانە ئەکەن، بەڵام بەعەکسەوە بەحقەت ئەو مافێکەوە لە ئیسلامە دیاری کراوە و ئەو حەقەیکەوە لە ئیسلامە ئاماژەی پێکراوە لە هیچ بەرنمەیەکی دەستکرد و لە هیچ بەرنمەیەکی سەرزەویە ئاماژەی پێ نەکراوە و ئەوە حەقی خۆی پێ نەدراوە. زۆر باش مامۆستا، زۆر جار ئەلمانیەکان و نەتەوەییەکان لێرە و لەوێ دەڵێن هۆکاری بە دواوەچوون و وەکۆڵێ پاشەکشێ و بە دەوڵەت نەبوونی کورد و ستەمەکانی سەر کورد و هەڵەبجە و شنگال و زۆر شوێن دیکە ئەمانە ئیسلام هۆکاری سەرەکی بواتە پێیان وایە ئیسلام نەکرد مافی کوردی نەداوە و نەیگەیاندۆتە چڵە پۆپە و بە دەوڵەتی نەکردەوە بگرەوە. ئیسلام ڕێگر و بەربەست بۆ لەوەی کە کورد بە مافە سەرەتایەکانی خۆی بگات، لەوەی کە کورد ببێتە دەوڵەت، لەوەی کە کورد ستەمی لێ نەکرێت. ئایا ئەم گومانە ئەم جۆرە لە هێرش و سوکایەتیە شتێکی دروستە یا جەنابتان وەکو زانایەکی ئاینی چۆن بەرپرچی ئەو تۆمەت و پلانانە دەنەوە؟ ڕاستە ئەم تۆمەتانە ئەکرێ، ئەم قسانە ئەوترێ لە کەناڵەکان و ینی پەخشەکرێ، بەڵام ئێمە خۆ 1440 ساڵە ئیسلام هاتووە و 1400 ساڵیش نییە کەوا ئیسلام حاکمە. باشە لە ماوەی ئەی پێش ئەوە کورد لەکوێ بوو، بۆ دەوڵەتی نەبوو، بۆ حاکم نەبوو، بۆ وڵاتی نەبوو، لەکوێ بوو، لە چ شوێنێک ئەژیا؟ ئەیخۆ پێشەوەی ئیسلام نەبوو کە بیان چەوسێنێتەوە حکومەکەیان بڕۆخێنێ. لەبەرەوە ئەگەر ئێمە ئەو کەسانە زەمیر و وجدانیان هەبێ بەڕاستی حەقیقەت بڵێن ئیسلام کورد لەوەی کە ئیسلام هاتووە دەرکەوتووە
بەدەیان زانا کتێبیان نووسیەوە بە عالمی ئیسلامی و بە عالمی عەرەبی و عالمی فارس و بە دەرەوە گەیاندرا و ڕۆیشتۆ و نووسیانەوە بەدەیان کتێبمان هەیە کە ئیساکێ لە کتێبخانەکانی ئەوروپا حفظ کراوە بەدەیان کتێبمان هەیە لە وڵاتانی عەرەب کێ کوردێتی نووسیوەتیوە کورد نووسیوەتیوە لەبەرەوە ئەو خزمەتەی کە ئیسلام بە کوردی کردووە هیچ ئیدعایەک هیچ دموکراسیەک هیچ مافی مرۆڤێک پێی نەکردووە لەبەرەوە ئێمە لە کاتێکە کە ئیسلام حاکم بووە لە وڵاتی ئێمەدا جیاوازی لە مابینی ڕەش و سپیان نەبووە لە مابینی زەرد و سەوزا نەبووە لە مابینی سۆرانی و بادینیا نەبووە لە مابینی عەرەب و کوردان نەبووە بەڵام کاتێکە حکمی ئیسلام نەماوەتانێکە هەموو ئەم شتانە دروستە بێتەوە و زنیەوە بێتەوە و هەتا ئیساکیە خەریکە وای لێبێ کە عەشرەتگەریش دروست ببێت لە ناو وڵاتە لەبەرەوەی ئیسلام حاکم نییە ئیسلام نەما لە وڵاتە لەبەر ئیستا کە ئەمانە وا ئاڵێن مافی مرۆڤ باشە خۆ ویزلەندا ئیسلام حاکم نیەتایە بۆ ئەو هەم کە مسلمانەی تیا شەهید دەکرێت لەم ڕۆژانە گوێم لێ بوو لە هینێکەوە لە قەناتێکەوە مامۆستا ئوستازێکی زانکۆ لە وڵاتێکی گەورە زیای لە 5,000 تەلەبە لە بەردەستایەتی ئەڵێ من هەر تەلەبەیەک دەمانچەیەکتانە دەمێ بۆ کوشتنی مسلمانان کە لە وڵاتێکی زۆر گەورەی ئەم دنیاە کە خۆی مسەیتر کردو بەسەر هەموو عالەمە لە وڵاتێکی وا کە مافی ئینسان مسلمان جێ نەبێتەوە یعنی مسلمانی ئەگەر دیفاع لە خۆی بکە بۆ تاوانە یعنی ئەگەر ئەو بێت بکوژێ و ما ئەرزی بەرێ و ماڵی بەرێ و ناموسە بەرێ بەڵام تۆ دیفاع لە خۆ بکەی ئەما بێ هێنەکەی تۆ تاوان بێ و جەریمە بێ و یعنی تۆ ئەهلی تیرۆر بی بەڵام ئەو ئەهلی دموکراسی و ئەهلی حەق و ماف بێ نا یعنی هەموو ئینسانێک خوای گەورە حەق و مافی خۆی بۆ دیاری کردووە و سنوورێکیشی بۆ دیاری کردووە ئێمەی ئیسلام ئێمەی مسلمان پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم یەک شتێک نەماوەتەوە لە ژیانی مرۆڤایەتیە بۆمانی باس نەکردووە و بۆ حەق و مافی خۆی پێ نەدابێ حتا لە نان خواردن ئاوەتانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ مافی کە ڕەفیقەکەت پێشێل مەکە دەست مەبە بەردەم ئەو لە بەردەم خۆت و نان بخۆ بۆی کەوا مافی ئەو پێشێل نەکەی ئەوەی کەوا لەگەڵ نانەخوا لەبەرەوەی لە نان خواردنێک و پێغەمبەر مافی بە ئینساندا بێ بە حەقی بە خەڵکدا بێ ئیتر چۆن ما بە میلەتێکی 40 ملیۆنی نادا خۆ ئیساکیەوە چەند ساڵە چەند لە 1923ەوە حکمی ئیسلام نەماوە لە وڵاتانە هەموو پیانەوترێم وڵاتی دموکراسی ئەی بۆ مافی ئەم میلەتانە نادرێ بۆ حەقیان پێ نادرێ خۆیسە حاکم لە وڵاتانە ئیسلام حاکم نییە ئەی بۆ ئەیان چەوسێننەوە ئەی بۆ زوڵمان لێەکەن بۆ زبانە حتا زبانەکان پێ ڕەوا نابێنن ئەو زبانەی کە خوا پێداون پیان ڕەوا نابێن لە عهدی سعادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەک ئیساکێش مەسەلەی نەتەوایەتی و قەومیەت ئاوا هێنیش نەبوو کابرا بە زبانی کوردیوە چوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کورد لە مەدینە ژیاوە فارس لە مەدینە ژیاوە کابرا کە حەزەتی عومەرە کوژێت چییە؟ مەجووسیەکی ئاگرپەرستمەڵێ لەبەرەوە ئەم شتانە بەڕاستی تەنها بۆ ئەوەیە کەوا مسلمان ناشرین ببێ و ئەزانن کە ئیمڕۆ بێ و سبەی نەبێ و 10 ساڵی تر بێ و 1000 ساڵی تر بێ خەڵک ئەگەڕێتەوە بۆ حاکمیەتی خوا لەبەرێکەوە ئەو دادپەروەریە ئەو عەدالەتەی کەوا لە ئیسلامە و لە قورئانە هەیە لە هیچ بەرنامەیەکی سەرزەویان نییە لەبەرەوەی هەتا ئەمانە حاکمن ئەیانەوێ خەڵک نەگەڕێتەوە بۆ سەر بۆ ئەو حکمی خوا وەیلا ئەمڕۆ بێ و سبەینێ بێ و 1000 ساڵی تر بێ خەڵک هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ ژێر حکمی دادپەروەری قورئان چونکە هیچ قانون و یاساناسێک ناتوانێت ئەو قانون و یاسەیە کە خوا داینەوە ئەو بتوانێت داینەوە دروستی بکە و تێبینی بکارە ناو کۆمەڵگا و زۆر باش مامۆستا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەفزەلیەت و گەورەی و لە پێشینەی دراوە بە هیچ میلەت و هیچ قەومێک بۆ نمونە جوولەکەکان لێن شەعبوڵڵای موختارین عەرەب دەڵێ ئێمە زمانی پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم زمانی قورئان تەنانەت دەڵێ ئەبێ نەتەوەکانی تر زمانی قەبر و خیامەت و حەشر و بەهەشت و دۆزەخیشان هەر عەرەبی بێمە ئەڵێن ئەمە فەزڵ و گەورەیی و لە پێشینەیە بۆ ئێمە تورکەکانیش زۆرجاڵێ ئێمە قەومێکی شارستانین کوردیش تورکی شاخاوین وەکو جنۆکەی شاخاوی سەیرەکرێ ئایا لە ڕوانگەی ئیسلامی پیرۆزەوە
کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هیچ فەرقێک لە بینی عەرەبی و عەجەمی یان ڕەش و سوور و ئەمەدانیە ئەمانە لەکوێوە سەرچاوەیان گرتووە کە پێیان وایە ئەمان گەلی هەڵبژێردرا و لە پێشینە و ڕێزلەگیراوی خوان و میلەتەکانی ترە بێ لە خزمەت و وەکۆڵێک کۆیلە و خزمەتکاری ئەوان بن. خۆی کاکە ڕێز ئەڵێن وەختی خۆی ئاغایەک بووە لە ناوچەی خۆمانە ناوی نایەنم ئەگەر کەسێکی دەوڵەمەند بچایەتە شار قاتێکی جوانی بکردایە هەر ئەو ئێوارە کە ئەیهێنایەوە ئەیخستە ناو حەوزی دێکەوە و فەلاقەیە کرد و قاتەکەیشی پێ قوڕاویە کرد اینجانێ هێڵا لە بەریکە لەبەرەوەی نەوە ئەو قاتەکەی ئەو لە قاتەکەی ئەو جوانتر بێکەوە ئەو ئاغایە و ئەم بە حسابی خۆی مسکێنە. ئێستا ئەم گەورانەی وڵاتان ئێستا حسابی ئاغا و مسکێنی ئەکەن ئەینا حسابی شەعب و خزمەت و دادپەروەری و عەدالەت و ماف و حەق ناکەن. خۆ ئەوانەی کەوا لە وڵاتی ئێمەیشە لە دەرەوە ئەیان ئێمە خزمەتی چەوسا و چینی چەوسا و چینی کرێکار و چینی جووتیار و چینی چیەکەین ئیسە لە وڵاتە لە هەموو کەسێک خۆیان دەوڵەمەندتر و دەسڵاتدارتر و پارە زۆرترن. ئەی کوا چینی چەوسا کوا جووتیارەکان کەوا ئەوان هاتن لە ماڵەکانیانە نانیانە خوارد و خزمەتیانەکردن بۆ خزمەتیان بۆ ناکەن بۆ سەرێکیان لێ نادن بڵێن تۆ کێیت و چیت و چینیت. لەبەرەوە ئەم شتانە هەمووی بۆ پەردەهێنانە بەسەر چاوی خەڵکە بۆ خەڵخەڵەتانە تەنها بۆ ئەوەیەکەوە خەڵک لیان هەڵ نەگەڕێتەوە وەئیلا خوای پەروەردگار لە هەموو قورئانە کە قورئانەکە قورئانی ئیسلامە بۆ پێغەمبەر بۆ محەممەد هاتووە صلی الله عليه وسلم 4 جار ناوی پێ محەممەد هاتووە 4 جار ناوی پێغەمبەری تیا هاتووە 30 جار بەسەرەوە ناوی پێغەمبەر موسای تیا هاتووە حتا هەندێک عولەما فەرمون ئەوایە بیامتایە قورئانەکەی موسا نەک قورئانەکەی محەممەد دە لەگەڵ ئەوەیشە ئەوتانی ئیسلام نە زوڵم لە جوولەکە ئەکانە لە مەسیحیەکانە بەس تەنها ئێمە سنوورێکمان هەیە کە پێ وترێت سنوورێکی تایبەت کە خوای گەورە دایناوە ئەبێ مسلمان ئەم سنوورە نەشکێنێ و نابێ قبوڵیش کاکە لا ضرر ولا ضرار في الإسلام نابێ ئیسلام مسلمان نە زوڵمەکە نە قبوڵی زوڵمیش بکە بەڵام ئیستا ئیمڕۆ زوڵمان لێکرێ لەبەرەوەی کەوا بێ دەسڵاتە مسلمان دەسڵاتی نییە ئەو هەم کە چەوسان و ئیبادەی جەماعی و ئەنفال و کیمەباران و دەربەدەری و وڵات داگیرکردن و هەمووی ئەمە ئەچێتە بابی خانەی ئەو زوڵم و ستەمەوەکەوە کەسانێکن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا لم تستحي من الله فافعل ما شئت کە خەڵک شەرمی لە خوا نەکرد ئیتر خەڵکە کوشێ کیمەبارانەکە خەڵکە چەوسێنێتەوە تەنها ئەوەتانێ دوێنێ لە سووریا بەدەیان و سەدان و هەزاران ئافرەتیان داوەتە بەر کیمیاوی ژن و مناڵ کە خۆ ئەو ژن و مناڵانە چی بوون هەر بە کیمیاوی کوشتنە بۆی کەوا تەواو کۆتاییان پێ. زۆر باش مامۆستامە لە ئەسەر ئاستی نەتەوە جیاوازەکان و سنوورە جیاوازەکان باسمان لە مافە نەتەوایەتیەکان و دەسەبەرێتی ئیسلام کرد بۆ پاراستنی ئەو مافانە و کەمکردنەوەی ئەو ستەم و زوڵمەی کە بەرامبەر نەتەوەی بەرامبەر بە نەتەوەی یەکتریکە لە نێو هەر میلەتێکیشدا کۆمەڵێ هۆز و قەبیلە هەن بۆ نمونە زۆر جار لێرە و لەوێ ئەبیستین کە لە بینی هەورامی و سۆرانی هەولێری و سلێمانەی نازانم جۆرێک لە جۆرەکان لادێ لەگەڵ لادەیەکی تر زمانێک لەگەڵ زمانێکی تر جۆرێ لە سوکایەتی و یەکتر قبول نەکردن و شەڕ و ئاژاوم و دژمنایەتی ئەکەوێتە نێوانەوە. ئیسلامی پیرۆز کە دەچێتە شاری مەدینەش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەڕی 100 ساڵی نێوان ئەوس و خەزرەجمان بۆ دەکاتە ئاشتی و گوڵ و پێکەوە ژیان چۆن لە نێو نەتەوەیەکدا کاتێ بۆونە خاڵی هاوبەشمان ئێمە لەگەڵ بۆمونە هەورامی و سۆرانی هەولێری و سلێمانەی خاڵی هاوبەشمان زۆرترە لەوەی کە ئێمە لەگەڵ فارس و تورک و عەرەبێکدا هەمان بێ چۆن ئەم خاڵە هاوبەشانە وا لێ بکەین زاڵ ببن بەسەر خاڵە ناکۆکەکاندا یا ئەو خاڵانی کە ناکۆکین تایە کە ئێمە یەکەم مرۆڤین دووەم کوردین لەوە چ هەمومان موسڵمان بین اینجا لەسەر خاکێگەژین کە پێی دەگوترێت کوردستان کەمانە کۆمەڵی خاڵی هاوبەشن چۆن ئیسلامی پیرۆز لە نێو میلەتێکدا قەبیلە و هۆز و زمانی جیاواز ڕەنگی جیاواز تەنانەت هەڵگری ئاینی جیاوازیش پێکەوە کۆکاتەوە. کاکە ڕێز ئێمە قورئانە فەرمێ تلك الرسل فضلنا بعضهم على بعض منهم من كلم الله ورفع بعضهم درجات حتى لە ڕووی ماڵ و سەروەت و سامان و عەشیرەت و ئەمانەوە خوای گەورە هەتا پێغەمبەران فەزلی هەندێکیانی داوە بەسەر هەندێکیانە
وەکو فەضل وەکو بەڵام وەکو ئەوەی کەوا بۆ چەوساندنەوە بۆ مافیەکتر پێشێلکردن بۆ ئەوەی کەوا خۆی فەرزکا بەسەریا ئەمە لای ئێمە نییە لای مسلمان مەرفوزە نابێ ئینسان کەس خۆی فەرزکە باشە ئیمامی ئەحمەد خوای لە ڕاز بێ فەرمودەیەکمان بۆ گێڕێتەوە فەرمێ لا يصلح آخر هذه الأمة إلا بما صلح بها أولها کۆتای ئەم ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاک نابێ ئیسلاح نابێ دادپەروەر نابێ هەتا نەگەڕێتەوە بەوەی نەبێکەوە پێشینەکانی پێ ئیسلاح بوون پێچاک بوون هەتا خەڵک وای لێ نەیەکەوە بگەڕێتەوە سەر دادپەروەری ئیسلام و قورئان و بیل لەوە بکاتەوە کە قورئان چی پێڵێ ئایا قورئان پێ نافەرمێ ئێوەمان دروست کردووە لە ژنێک لەبەرچی نافەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعاركوا يعني لتعارفوا يعني بۆ ئەوەی کەوا یەک بکوژن یان بۆ ئەوەی کەوا یەک بناسن بۆ ئەوەی کەوا خزمەتی یەک بکەن قورئان نافەرمێ لتعاركوا ئەگەر بۆ شەڕ و جیدال بۆ فەرموو لتعاركوا ئەفەرمێ لتعارفوا بۆ ئەوەی کەوا ڕێز لە یەک بگرن بۆ ئەوەی کەوا حەقی یەک پێشێل نەکەن بۆ ئەوەی کەوا مافیەک بپارێزن بە تایبەتی ئێمە کۆمەڵێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خەڵکانێک هەیە هاوسێتە یەک مافی بەسەرتۆ هەیە دوو مافی بەسەرتۆ هەیە سێ مافی بەسەرتۆ هەیە ئێمەی کورد ئیسە لە ناو خۆمانە هەر زوبانێکمانەی بادینی بێ یان سۆرانی بێ هەورامی بێ یان غەیرە هەورامی بێ سێ حەقمان بەسەر یەکەوە هەیە یەکە هەمومان هاوڵاتین هەمومان کوردین هەمومان موسڵمانین لەبەرەوە ئەو چەوسانەوە زوڵمەش ئەویش دەستێکی دەرەکیە بۆ ئەوەی کەوا تەفرقە و جیاوازی لە نێوان وەختی خۆی قسەیەک هەبوو لە ناو ئێمە یاود تەفەرقوا تەسوودوا یعنی هەتا تەفرقە و جیاوازی ببێ ئەوانەی کەوا دەسەڵاتدارن سوودمەند دەبن و قانجازیان لەبەرەوەی کەوا ئەو لەیرە شەڕێک ببێ کە برە ڕاکە بۆ لای ئەو ئاقا ئەو لای ئەو شەڕ بێ دێ بۆ لای ئەم ئاقا کۆمەڵی خەڵک خزمەتی ئەمەکە کۆمەڵی خەڵک خزمەتی ئەوی تریانەکە لەبەرەوە هەتا جیاوازی و تەفرقە ببێ ئەو کەسان کۆمەڵە خەڵکی بە پەنجەژمێرا قانجازەکەن و سوودەکەن وەیلا باقی ملەتەکە لە زەرمەندیایە و خەڵک ئیسلاح نابێ بڕوا بکە کاکە ڕاز ئیلا بەگەڕانەوەی بۆ سەر دینی خوانەبێ و ئەو عەدالەت و دادپەروەری لە قورئان و لە ئیسلامە هەیە لە هیچ بەرنامەیەکی سەرزەوییان نییە و خوای گەورەیش بۆیە کردوێتە بەرنامەی بەشەریەت بەعام تەنها نەیکردوێتە بەرنامەی عەرەب نەیکردوێتە بەرنامەی فارس نەیکردوێتە بەرنامەی کورد ئەفەرمێ ئێمە وما أرسلناك إلا رحمة للعالمين إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا وما أرسلناك إلا كافة للناس ما دام بكافة للناس به معناه أبي همو أو خلق الشر أو إسلام شتري إسلام جيب بيته للروانجي إسلام ولا يمين مسلمان نابك الظلم لكسبك بلام إترك كابرائك يعني تلجر ناوي إسلاما وەکو عرضم کردی جبە و مێزەرێک کاتە بەری و هەزار ئاەت بەدەم خواوە هەڵەبەستێ بە درۆ یان مەسەلەن کەشێکە بەسێ دەسێ پشتی بۆەوەی کەوا حاجی پێناشینکە ئەمە خەڵکانێکیش هەن تەنها بۆی کەوا دینی ئیسلامی پێناشینکە ئاەتێکە خوێنێتەوە و بەڵام ئەچێ زوڵم لە خەڵکین کۆتا قسە و پەیامتان لەمەڕ بابەتی ئیسلام و مافی نەتەوایەتی پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجت بوو ئێمە وەکو مسلمان وەکو ئەهلی دین وەکو ئەهلی ئیسلام هیچ جیاوازیەک لەبان بینی هیچ قەوم و عەشرەت و بنەماڵە و تائیفەیەکە ناکەین و هەمویان حەق و مافیان لەژێر سایەی ئیسلامە پارێزراوە و داواکەین خوای گەورە ئیسلام بکاتەوە چەترێک کە هەمومان لەژێر سایەیە جێمان ببێتەوە و خەڵکی هەتا نەگەڕێتەوە بۆ ئیسلام واز لە زوڵم و ستەم نێنێ بڕوا بکە خۆشی و ئاسوودەیی بە خۆمان و نابین زۆر سپاس و بەڕێز مامۆستا شێخ عەلاءالدین سنگاوی زانایانی کەمیوانی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ بووی سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکی دیکە سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم ژیانتان پڕ فەڕ و بەرەکەت بێ